سلام و خدمت بینەرەی عزیز برنامه هەنار لە ڕۆژاڵا تیڤی. هەفتەیەک ترە و تێمنە خدمەتان وەگەردە یەی بەشتر لەی بەرنامەیە کە هەر هەفتە شەوەی لە جۆمە پێشکەشدانەکەین. ئی هەفتەیشە وەگەردە بەرنامەی هەنار لە خدمەتدانیم وەلی سەرەتای بەرنامەگەس خوارد شاشەی تەلەڤیزیۆنەکاندان یاداشتی بکەین ئادرسی فەیسبوک و جیمەیلی بەرنامەگە و نەزەرات و پیشنیارەی لە خۆدان ئاراستەی بەرنامە بکەین کە بتوانین بەرنامەیەک ڕەنگین و جیاواز خدمەتی وە پێشکەش بوو. ناوبڕیک و دوایەوە لەگەردە میوانە بەرنامەگە تێما خدمەتدان. خۆ بینەرەی لە عزیزە بەرنامەی هەنار جورە هەمیشە کە میوانی داوت کەمەی بەرنامە و هەوڵمان یەسە کە پرسیارەی لێ ئاراستەی ئەو مهمانە عزیزمانە بکەین. ئومیدوارم ئیجارەیشە بتوێنیم جورە هەمیشە ئاواتە خوازە ئەوەی مەکە بتوێنیم ڕزایەتی وە لە بەرنامەکە جەزب بکەین و جەلبی بکەین. ئیجارە تایبەتمەندی بەرنامەکە ئەوەسە کە و ناچارە و چینە سەر زاراوەی سۆرانی و بەرنامەکە وە شێوەی سۆرانی پێشکەشدانکەی مخاطرێکە مهمانە عزیزمان کاک عنایەت نامیق کادرە دێرینە پارتی و پێشمەرگەی قەدیمە پارتی دموکرات کوردستانە هایمە خدمەتیان چالاکە سیاسیە و لە ناو حزب خۆیانیش فعالیەتە بەردەوام داشتنە لەسەر ڕەچینە نەتەوەی کورد و ئەو ئامانجەی لە کە دێرێت. دوای خێراتن لە خدمەتە کاک ئەنایەت هایمە خدمەتیان و پرسیارەی ئاراستیانکە. کاک ئەنایەت فرە خۆش هاتین لەسەرەتەوە کالۆری لە خدمەتان وشمێ شانازیە ڕامان کە لێ بەرنامە ئامادە بین و منەت نەیدە سەرمە. زۆر سپاسی جەنابەت دەکەم و من ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ جەنابەت و ئەو سەربازە و نانی پشت کامێرە هەیە و ئەمەش بە فرسەتێکە زانم لێرەوە پڕ لە خۆشەویستی ترین جەژنە پیرۆزەی خۆما ڕاستەی یەکەیەکەی کوردانی ڕۆژهەڵاتی ئازیز و خۆشەویست بکەم و هیوای ئەویان بۆ بخوازم کە ڕۆژێکی نوێ لە ئاسمانێکی نوێیانەوە هەڵبێت و ئەوانیش بتوانن لە ژێر سایەی حکوومەتێکی کوردیە ئایندەی خۆیان دیاری بکەن و بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بیدەن. خۆشەویستیم بۆ هەمووان هەیە. سپاس بۆ جەنابەت. ئێمەش هەروەها ئاواتە خوازین بۆ خەڵکو و نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستان کە بۆ ئاواتی خۆمان بگەین و بۆ دەستپێکی بەرنامەکەمان بە شێوازێکی تر با لە خزمەتانە پرسیارەکە ئاراستەکەم. ئەوە خەڵکی هەورامان چی لەم دکۆرەی بەرنامە ئێمە سەرنجتان ڕائەکێشێت؟ دارە هەنار تقریبەن پێم وایە هەناری ناوچەی هەورامان باشترین هەنارە. ڕاستیش زۆر ورد نەبوومەوە لە دیکۆرەکە و تا ڕادێکی باشیش یعنی هەستەکەم کللتوریی هەورامانی پێوە دیارە، کللتوریی لادەی جوانی پێوە دیارە. ڕاستە من خەڵکی هەورامانم ینی ڕێگەکەم بن خەڵکی گوندی هاوارم، بەڵام بەهۆی خەباتی سیاسی کوردەوە یان باشتر بڵێم بەهۆی خەباتی پشتا و پشتی خێزانەکەمەوە ڕاستی زۆر کەم لە هاوار و لە هەورامان ئاژیاوە. باوکم لەگەڵ شۆڕشی ئێلولا پێشمەرگە بوو و ئیتر جەنابشتان دەزانن خەڵکە پێشمەرگە بوو کوردستانی گەورە بەوەی داخستانیشەوە هەمووی هەر بەشێکە لە ماڵی ئەو لەبەرەوە لەکوێ پێشمەرگە بێ ماڵەکەشی لەوەیە بە سروشت باوکم لەکوێ بووە ئێمەش لەوێ بووین تاوەکو لە نسکوی شۆڕشی ئێلولا هاتینە کوردستانی ڕۆژهەڵات و لەوێ لە سەریاس ماوەی ساڵۆنیەک ماینەوە. دوای ئەوە کە گەڕاینەوە ڕاستی من مناڵ بووم قوتابی چواری سەرەتایی بووم. دوای ئەوە لە سلێمانی جێگیر بووین لەبەر ئەوە ڕەنگە کەمێک لە زۆر شارەزایم لە دیالکتیکی هەورامی یان ناسینی هەموو بەشەکانی وردەکاری کللتوری هەورامان دووری خستبمەوە کە ئەوە ڕەنگە نەقسێکی بچکۆلەیە لە منە هیوادارم بە نەقسێکی گەورە لێم وەرنەگرن و بتوانم لەو کۆتاییانە کە توانیمە کەمێک سەرقاڵی سیاسی بکەمەوە بتوانم بگەڕێم و بۆ ناوچەیە و زیاتر شارەزا بوو. سەرکەوتو پرسیاری دووهەمی منیش وەڵام داوە لە تێکەڵکێشێک کرد لە هەردوو. با پرسیار بە جۆرێکی تر لە خزمەتانە عەرزی بکەم ئەوەشەوەیە
لەم دنیاە ئەو هەموو نەتەوەی خەریکن ئەژین بۆچی بڕیارەدا کورد بیرەوە لە بنەماڵەیەکی کووردا بە دنیا بێت ڕاستی کەس لێ نەپرسیم ینی پێش لە دایک بوونم کەس نەیپرسی تۆ ئەتەوێ کورد بیت تۆ ئەتەوێت لەکوێ لە دایک بیت تۆ کە چاوم کردەوە لە خێزانێکی کوردی کاکەیی وەک جەنابەت وتت لەو سەرشاخە جوانانەی کوردستان چاوم بە دنیا هەڵهێنا دارە لای هەموو تاکێکیش کە ڕەنگە ئەوە تایبەت بێ ڕەنگە بە باڵندە بە ئاژەڵەکان بە درەختەکان ینی دارگوێزێک لە هەورامان زۆر باش گەشەیەکە بەڵام ڕەنگە لە بەسڕە ناتوانێت بژی مۆزێک ڕەنگە لە ئەسیوپیا چۆزانم زۆر باش گەشەیەکە بەڵام ڕەنگە نەتوانێت لە شنەروێ بژی دیارە هەر یەکێک نیشتیمانی خۆی خۆشەوێ عاشقی نیشتیمانیەتی لەبەرەوە کە چاوم هەڵهێنا و خەڵکی ئەو سەرکەشانە و ئەو سروشتە جوانەی کوردستان بووم وەکو ئەرزیژم کردی لە خێزانێک بووین هەر بە پشتا و پشت عشقی نیشتیمان لەگەڵمانە ژیاوە بۆیە ڕەنگە من ئەگەر زیاتر ڕۆیم نەکردی بێ بەیەکجاری بوومە کوردستان پەرست یعنی ئەوەی کە ئاوات و هیوا و هەست و سۆزمە هەمووی لە ئازادی گەلی کورد و لە خۆشەویستیمە بۆ خاکی کوردستان چڕ بۆتەوە و جگە لە بتوانم بە ڕادەیەک بڵێم هەرچی شتە تایبەتیە هەستەکانی خۆمە بە تەواوی تواونەتەوە لە خۆشەویستی و عشقمان بۆ کوردستان و بۆ ئازادی گەلی کوردی ینی قەت بیرم نایە ڕۆژێک بیرم لەوە کردوێتەوە عینایەت ئەبێتە چی عینایەت چی دەستەکەوێت هەمیشە بیرم وە کردوێتەوە کوردستانە گاتە کوێ کورد دەگەینە کوێ ئەو سیستەمی دروستیەکەین چیە کە یتوانی سەر بەخۆی تاو بەدەست بێنین کە یتوانین دادپەروەر بین کە یتوانین دەوڵەتی دروست بکەین خاوەنی یاسا و یاسا سەروەر بێ ینی باوەڕ بکە بە درێژای ژیانم بیرم نایە ڕۆژە بیرم لە خۆم کرد بێتەوە من چییە بم لەبەرەوە کەس پرسی پێ نەکردم بەڵام خۆشبەختم شانازیەکەم بەوەی کە یەکێکم لەو گەلە پڕ لە میهرەبانی و پڕ لە جوانی و پڕ لە سۆز و پڕ لە خۆشەویستیە شانازیەکەم کە خەڵکی ئەو وڵاتە زۆر جوانە زۆر دەوڵەمەنە زۆر شاخاویە زۆر دەشتاویە زۆر ئاویە زۆر وشکانیە کە ئەو پێکهاتەی لە کوردستانمانە هەیە باوەڕ بکرد لە زۆر کەم شوێنی دنیا هەیە یعنی کاگەنایەت ئێمە هەوڵ نەدەین بە شوێنی تۆزێ یان یەک میلیم پەشیمانیا بگەڕێن لای ئێوە بۆ ئەوەی کە کوردن هەرگیز ینی نەک پەشیمان نیم ڕەنگە ئەوە پرسیارێکی زۆر قورس بێ کەوام لێ بکە لە خۆم تووڕە ببم بڵێم بڵێ ئەمەندە کوردستان پەرست نەبوو بم ئەوەندە کورد نەبوو بم شایانی ئەوە بم لێم بپرسێ ئایا پەشیمانم کە کوردم نەک پەشیمان نیم وەک چۆن سۆفێک لە تەچیەکی خواپەرستی و عشقیا ئەگاتە ڕادەی دەروێشی و حاڵکردن بۆ خوا من بۆ عشقی کوردستان سوژدە بم بۆ عشقی نەتەوەکەم سوژدە بم نەک پەشیمان نیم سوپاسگوزارم کە کوردم ئەوەی کە بوومە لە پێناوی کوردستانە سەرفم کردووە ئەوەشی کەماومە دیسان لە پێناوی کورد و کوردستانە بە هیوان بتوانم سەرفیکەم وەک زەمەنی لاوێتی ڕەنگەنە کاتی خۆی کە قوتابی بووین دەرەچوین بۆ خۆپیشاندانەکان لەناو بازاڕە شعارێکمان هەیە زۆر باش بیرم نەماوە بەشی یەکەمی چی بوو بەڵام بەشی دووهەمی ئەوە بۆمان بوو شەهید بوون دکتۆرایە هەمیشە مادام زیندوم خۆم بە قەرزاری کوردستان ئەزانم هەمیشە مادام بەشێک لە جەستەم لە دەست نەیاوە خۆم بە قەرزاری کوردستان ئەزانم هێشتاوە ئەزانم حەقی گەلەکەم وڵاتەکەم بەسەرمەوە هەرماوە هێشتا پێویستە زیاتر ببەخشم بۆ ئەوەی بە گەلەکەم بە نیشتیمانەکەم بڵێم من کوڕێکی تۆم نیشتیمان من کوڕێکی تۆم کوردستان کە تۆ هێشتا مافت لەسەر من ماوە پێویستە جەستەی خۆم یان ڕۆحی خۆم ببەخشمەتەوە ئەو کاتە ئەتوانم بڵێم تاکێکی وەفادار بووم بۆ نیشتیمانەکەم بۆ گەلەکەم نەمریش ئەوەیە لە ڕاستیە ینی ئێمەی ئینسان هەر یەکێکمان هەوڵ بۆ خۆی جۆرێک لە نەمری بەدەست بێنێ کەسێکی متدین بیر لەوە کاتەوە کەمر دەچێت بۆ بەهەشت و لەوێ خی گەورە پاداشتی بەوە ئەیاتەوە بێتە نازانم ئەو بەهشتەی کە زۆر جار باسەکرێ لای من نەمری ئەوەیە کە
بتانی لە مێژووی گەلەکەتە ڕۆژانێکی خەباتت هەبێ کە دوای کۆتایی هاتنی خۆت بنووسێ و بیادت بکرێتەوە خەڵکانێک بێت چاوت لێ بکە کە لەو ڕاستیە تێبگە مرۆڤ بوونەوەرێکە کە پێویستە لە خزمەتی نیشتیمان و مرۆڤایەتیا بێ بەگشتی و گەلەکەی بە تایبەتی. کاگەنێت ئەو ئەشق و ئەوینە ئەو شەیداییە کە منی سەدەیەوەی بینم بۆ کوردستان هانتیدا بۆ ئەوەی کە پێشمەرگایەتی و چەک هەڵگری یان لە ڕێگایەکی تورۆ خزمەتت کردووە کوردستان. لە ڕاستیە بەداخەوە یعنی من لەبەر ئەوەی خوێندنی دانیشگام لە کۆتایی ساڵانی ڕاپەڕین یعنی کە دانیشگام تەواو کرد ڕاپەڕین دەستی پێکرد بوو من بەرپرسی ڕێخانی بە کۆمەڵی قۆناخی سیاسات تێپەڕێوم هەرگیز حیزب لام پیرۆز نەبووە بەواتە من حزب ناپەرستم من کورد و کوردستانە پەرستم حزب بە هۆکارێک زانم ئەو زەمەنە ڕاستیە ڕیزەکانی کۆمەڵی زەحمەت کێشان بووم پاشانیش بۆ ماوەیەک دوای ئەوەی کە یەکێتی لەگەڵ حکوومەت مفاازەی کرد دوای ئەوە کێشە و ململانەکانی ناوێکێتی مەسئلەی کۆمەڵی عێراقی و کۆمەڵی کوردستانی و جیرانی هەندێکیان و ئاوازمێنە و گوێزانەوە بۆ ناو حزبی سۆشیالیستی کوردستان و لەنەوە تو چوارش ئەندامی سەرکردایەتی حزبی سۆشیالیست بووم دوای ئەوەی کە شەڕی ناوخۆ شەڕی خۆکوژی شەڕی براکوژی دەستی پێکرد بەداخۆ هەڵوێستم وا بوو کە لایەنگریم بۆ پارتی دیموکرات زیاتر بوو چونکە باوەڕمەوە بۆ ئەو شەڕە بەسەر پارتی دیموکراتە فەرز کراوە لە ئەجندایەکی خارجیەوە لە دەرەوە بۆیە لایەنگریم بۆ پارتی دیموکراتی کوردستان وای کردوەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە دیسانەوە بەداخەوە شەرمەزارم لە هەموو ڕۆژێکی بەشداریکردنی شەڕی ناوخۆ شەڕی خۆکوژی شەڕی براکوژی بە تاوانێکی زۆر گەورەیە زانم ئەگەر چی مێژوو دووبارە ببێتەوە بە هەمان هەڵوێستەکانی خۆمان ئەڕۆمەوە بە هەمان هەڵوێستی خۆم ئەبێت هەمان بەرگری پارتی دیموکراتی کوردستانەکەم بەڵام بەرامبەر هەموو شەڕێکە بەشداریم تیا کردو خوێن لە جەرگ و دڵم دێت کە خۆم بکوژم خۆم شەڕی پێشمەرگەیەکی برایەکی چێتی نیشتیمانی بکەم ئەزیێزێکی تری کوردی بکەم لاپەڕێکی ناشرینە بەڵام لە ڕاستیە وەکو ئەرزم کردی شەرەفمەند نەبووم بەوەی کە پێشنەوە تو یەک بچمە شاخ بەهۆی خوێندنی دانیشگامەوە ناوبڕێک بە یەکەوە بینین و تێمە خزمەتتان. بینەرانی بەڕێز هەروواکە لە سەرەتای بەرنامەکەشەوە لە خزمەتانە عەرزم کرد و ئەوانەی کە ئیستا هاوڕێمان لە بەرنامەکە لە خزمەت بەڕێز کاک عنایەت نامیقین و بڕێک پرسیارمان ئاراستێ کردو و درێژە بە پرسیارەکانی کاک عنایەت زۆر بە خۆشحاڵیەوە و خۆشبەختانە لەو قۆناغانەی شەڕی براکوژیوانە هەمومان تێپەڕ کردو و ئیستا لە ڕۆژانێکی بەنسبەت زۆر باشترین بەنسبەت ئەو کاتە و ئیستا گەورەترین هەنگاوێکە کورد خەریکە باسی لە سەرکات و ئەوێ هەڵێنێ ئەویش باسی سەربەخۆی کوردستانە لە ئاستی نێونەتەوەیە ئەوەی کە باسەکرێت لە ڕاگەیاندنەکانەوە خەریکە لەسەری قسەکرێت هەر وڵاتێک بە شێوازێک و هەر ڕاگەیاندنێک بە شێوازی خەریکە باسیەکە ئیستا پێگەی باسی سەربەخۆی بۆ کوردستان چۆنە و چۆن خەریکن بە پیری واچن ڕاستی باسکردن لە سەربەخۆی کورد و کوردستان مافێکی سروشتی ئەو گەلە و دانیشتوانی ئەو وڵاتە وەکو هەموو گەلانی تری ینی شتێک نییە نەکەس خێرمان پێ بکار نەکەس پێمان بەخشێ ئەوە مافێکی خۆمانە و لەوێ خۆشمان کات و شوێنی بانگەشەی ئەو سەربەخۆیە دیاری بکەین بەڵام دیاریکردنی کات و شوێنی بانگەشەی ئەو سەربەخۆیە کۆمەڵەیەک هۆکاری زۆر دەبێ وردەکاری تیا بکەین لەوانە لە ناوخۆی خۆمانەوە دەست پێ بکەین لە ناوخۆی خۆمانەوە بەواتە پێگە ئابوووریەکەی خۆمان
ئایا توانین پێگەی بنەمایەکی ئابووری ئۆتۆمان دروست کردووە کە بتوانین دەوڵەتی سەر بەخۆی پێ بەڕێوە بەرین پاشان پێگە سەربازیەکەی خۆمان ئایا هێزێکی ئۆتۆمان هەیە کە بتوانین بەیانی ئەو وڵاتی کە دروستیەکەین بەرگری لێ بکەین پاشان شێوازی پێکۆژیانی نەتەوەی و چوزانم ئاستی لێگەیشتنی حیزبەکان لێرە هەنگاو بنێن بۆ هەرێمەکان یعنی ئێمە توانیمانە لەگەڵ وڵاتانی چواردەورمان لەگەڵ ئێران عێراق سووریا تورکیا و ڕەنگە لە عێراق و هەموو دووەلی عەرەبی و ڕەنگە هەموو دووەلی ئیسلامی و ئەمانە هەموو حسابی لەسەر بکەین پاشان جەنابدان دەزانن ئێستا دنیا بچووک بۆتەوە کاڵێن دنیا بچووک بۆتەوە کەواتە گۆڕانکاریەکی کوردستان کاریگەری لەسەر گۆڕانکاری سیستەمی ئابووری سیاسی ڕەنگە ئەمریکا بێ ڕەنگە ئوسترالیا بێ ڕەنگە ئەوروپا هەموویە بێ بۆیە دەبێت حسابی لەسەر حسابی ئەوانیش بکەین ئێمە بە درێژایی مێژوو لە لانی کەم لەو 500 ساڵی ڕابردوو لە 514 و کۆتایی شەڕی چاڵدێران و داوەشکردنی کوردستان هەمیشە کە قەزەی کوردی لێدراوەیە شۆڕژێڕی حرەکاتە شۆڕژێریەکانی کوردستان لێدراوە بە موئامرە و ئیتیفاقاتی نێودەوڵەتی بە تایبەتی ماوەیەکی زۆر لە نێوان تورکیا و رووسایە ئێران و رووسیا ئێران و تورکیا ئێران و عێراق و ئێستا بۆ خۆشبەختی هەم هۆشمەندی هەم پەلکێشی ئابووری کارێکی ئەوتۆی کردووە کە خەریکە سنوورە نەتەوەیەکان کاڵە بنەوە و ئێمەش توانیمانە بەرژەوەندیەکی ئابووری باش لەگەڵ دنیای دەرەوەی خۆمانە دروست بکەین و بە تایبەتی لەگەڵ تورکیا توانیمانە ڕاستیەکیان پێ بڵێن کە بوونی ئێمە وەک مرۆڤ وەک ئەو مافە سروشتیکە هەمانەکە وەکو دەوڵەت بین کە سربەخۆ بین نابینە زەرەر بۆ هیچ کەسێکی تر چونکە لە سروشتی تاچی کوردی و ڕەنگە پەیوەندی بۆ 500 ساڵی چەسانوێ هەبێ وایە کە خاچی کەسی نایە و نایە هیچ توێش داگیر بکە ئەگەر هێمان هێڵن بە ئازادی بۆ خۆمان ئەژین و دەبینە خێر و بەرەکەتیش بۆ هەموو خەڵکی تر کە فێری ئەوەیەکەین کە ڕێزی ئیرادەی میلەتانی تر بگرێ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕەنگە زۆر شتی ترەوە هاوکاری یەکتر بکەین پێم وایە ئێستا تا ڕادەیەکی باش تورکەکان دوای ئەو قەیرانە ئابووری کە ئەوروپای پێات تێپەڕی و کاریگەری لەسەر تورکیا بە شێوەیەکی زۆر خەتەر بەجێ نەهێشت ئەویش بە حکمی کرانەوەی بازاڕی کوردستان بۆ ئەو کە توانی فعلەن بازاڕێکی زۆر باش بێ لە هێنانی کاڵا و لە بردننی ڕەنگە نەوت و ئەوانە سوودێکی باشی وەرگرت تورکیا تووشی ئەزمەی اقتصادی نەبوو ینی تووشی هیچ داڕمانێکی ئابووری نەبوو وەکوی کە لە یۆنانێ بینین وەکو ئەوی لە پرتوگالیا ڕوویە لە زۆر لە وڵاتانی تر کەواتە ڕەنگە برانی تورکیا لەوە تێگەیشتە بن کەواتە بوونی ئێمە وەکو دەوڵەتێکی سەربەخۆ سوودێکی زۆری هەیە بە تایبەتی دەبێنن ئێمە دەوڵەتێکی کیشوەرین ینی هەمیشە پێویستمان بە تورکیا بێیان بە ئێرانە بێیان بە عێراقی ئایندە بێ کە لە ڕێگەی ئەوانەوە تعاملمان لەگەڵ دنیای دەرەوە هەبێ کەواتە ئێمە هەمیشە ئامادە و خۆشحاڵە بین بەوەی کە تەعاملەکانمان لەگەڵ ئەوانە تەعاملێکی ئینسانانە و دۆستانە و نێوان دوو گەلی سەربەخۆ و گەلی ئازاد بێ ئەنجا ئەوەی کە ئەبینرێ و من بە ئاگا هەم زۆر دڵخۆشم بەوەی کە لە دوای ڕۆیشتنی هاتنیە ئەو کۆمپانیا نەوتیانەی بۆ کوردستان بەڕاستی بەرژەوەندی اقتصادە هەموو شتەکانە جوڵێنێ دوای ئەو هاتنی ئەو شەریکە نەوتیانە دوای ڕۆیشتنی نەوتی کوردستان تا ڕادەیەکی باش ڕاستە زۆر جێگیر نەبووە بازاڕەکەی بەڵام دەبینی لە زۆر وڵاتانی دنیاوە بە تایبەتی وڵاتانی ئەوروپا زۆر باش پشتیوانیەکی باشیان هەیە بۆ ئەوەی کە گەلی کوردوک و هەموو گەلانی دنیا ینی ئێمە داوای شتێک ناکەین کە زۆر تایبەتی بێ بە مرۆڤ وەکو هەموو گەلانی دنیا مافی سەر بەخۆی خۆمان داوا بکەین ئەوەی کە زەی دڵخۆشیە ئیسرائیل و فەڵەستینیەکان هەردووچیان پێکەوە ئامادەندان بە دەوڵەتێکی کوردیا بنێن ئەمریکیەکان سەرەتا کەمێک توندبوون لەگەڵمانە بەڵام ئەوە دوێنێ وچێک لە کەشتیە نەوتیەکان گەیشتوتە ئەمریکا و ئەمریکا لە مواقع تازەی عێراق تێگەیشتووە کە
عێراق بە واقعی بووە بە سێ پارچەوە ینی ئێمە نابێت لەگەڵ حکوومەتی بەغا یەک حکوومەت بین بەڵام بە تیارە پەیوەندیمان هەبێ ینی ئەرزێ هیچ پەیوەندێکی ئەرزیمان نەبێت لەبەرەوە ئێستا ئەمریکانیش تەعامل لەگەڵ واقعەکە ئەەکەن کە واقعی دابڕانە پاشان ئەوکو ئەرزم کردی ئەوە مافێکی سروشتی خۆمانە کە 500 ساڵە کورد لە پێناویە فیداکاریەکە و خوێنی گەلی کوردەڕژێ ئەوەیشی کە من لە تێڕوانینم بۆ بیر و بۆ چوونەکانی جەنایبی سەرۆک بارزانانی ئەبێ گەیشتۆتە ئەو ڕادەیی کە هیچ هێزێک نییە بتوانێت پەشیمانی بکاتەوە و ئێمەش لەگەڵیا زۆرینەی گەلی کورد لە هەر چوار پارچەکە نەک تەنها لە باشوور پێم وایە پشتیوانی ئەو بیر و بۆ چوونەی جەنابی سەرۆکین کە هێزێک نییە وامان لێ بکە کە هەنگاوێک بەرەو دوا بگەڕێنەوە بەرەو پێشە ڕۆین بەڵام دیارە هەنگاوەکانمان هەنگاوی دیسانەوە لێکتێگەیشتن هەنگاوی ئاشتی خوازانن هەنگاوی یاساین دوور لە تند و تیژی لە هیچ حاڵەتێکە خۆشحاڵ نابین پەنا بۆ چەک و هێزی سەربازی ببین بەڵام دیارە لە هیچ حاڵەتێکی شا قبوڵمان نییە هیچ کەسێک زۆڵمان لێ بکە بۆ هەنگاوەکانمان بەرەو دوان ناگەڕێتەوە هەنگاوەکانمان بەرەو پێش دەڕوا و بۆ هیوایم سربەخۆی و دەوڵەتی سربەخۆی کوردستان زۆر نزیک ببین. کاکانێت ئەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان ئەتوانێت وەکو شتێک لە بەردەستیا بێ وەکو هاندەرێک لە بەردەستیا بێ و ئەوەی کە ئێوە خۆتان ئاماژەی پێکەن وەکو مافێکی سروشتی نەتەوەی کورد ئایا وەکو بڕگەیەک وەکو مافێکی نێونەتەوەی لە مەسەڵەن نەتەوەیە گرتووەکان لەو شوێنانە هەیە کە ئاماژەی پێ بکات و کورد بتوانێت بیکرا بە دەستپێچێک بۆ خۆی کە باسی لەسەر سربەخۆبوونی خۆی بکات بەڵێ پێم وایە لە ساڵی لە ئەسبەت ئەمەم قانونی ژمارە دەیە پێم وایە یاسایەک هەیە کاتی خۆی کە کوردستانیان لە ڕاپرسیەکە بە عێراقەوە نووساند ئەو کاتە بەداخەوە کوردستان تا ڕادەیەکی زۆر پارێزگاکان بۆ چوونی جیاوازیان هەبوو سلێمانی بەشداری ئەو ڕاپرسەی نەکرد هەولێر بەشداری کرد بە نەخێر ینی ئامادە نەبوون بە عێراقەوە بنووسێن پێم وایە کەرکوب تا ڕادەیەک لە مابەی نابوو ئەو قانونی ژمارە دەی ساڵی 1920 22 زۆر متەئەکید نیم بەڵێ باس لەوەکە ئەگەر هاتوو کوردستان نەیتوانی لەگەڵ عێراقا مافەکانی بە تەواوی پیادە بکرێ بەڕێوە برێ مافی خۆیەتی کە لە ڕاپرسیەکە داوای جیابوونەوە بکە پاشانیش لە هەموو دنیاە هەمومان نەزانین دایکی هەموو یاساکان دەستورە بەڵام دایکی دەستوریش گەلە مادەم لە دنیاە ئێستا شەپۆلی بیری دیموکراتیت تا ڕادەیەکی زۆر جیهانی گرتوێتەوە دیموکراتێتیش بەمانای حکمی گەل دێ حکمی گەلیش جەنابتان دەزانن کەواتە یاساکان پێویستە لە گەلەوە سەرچاوە بگرێ و جێبەجێ بکرێ ڕاپرسیش لەناو هەرگەلێکە بەدیت و تێڕوانێنی من ئیتر ئەوە لووتکەی لە دەستور بەستری شەبێت چونکە دەستور جارێکیتر پێویستی بە ڕەزامەندی گەل هەیە کەواتە ئەگەر زۆرینەی گەل کە من پێم وایە لە ڕاپرسیەکی ترا کە زۆر ڕسمی نەبوو فەرمی نەبوو لە کوردستانی باشوور لە 1995 بۆ 98 خەڵک سربەخۆی کوردستانی پێ باش بوو کەواتە ئەگەر هاتوو ئێمە لە ڕاپرسیەکە ئیتر ئەوە بۆ خۆی بێتە ژێرخانێکی یاسایی زۆر بەهێز کە بەهێزترە بێت لە هەموو یاساکانی دنیا کاگەنایەت با من ئەم پرسیارم هەر لەسەر ئەو بابەتەیە بە شێوازێکی تر ئاراستانی بکەم ئێوە هەم لە 91ەوە کە بە ڕەزامەندی خۆتان لەگەڵ عێراق ماون و هەم لە 2003ەوە کە بە شێوەیەکی فەرمی بە ڕەزایەتی کورد و عەرەبەوە چ بە شیعە و چ بە سوننەوە وتوتانە حکوومەتێکی بە شەراکەت بەیەکۆ پێکەنین و قانونێکتان بۆ بنووسی و هەتای سێشە ماوە ئەم حکوومەتی کە ئێوە داتان مەزران لە عێراق و لە بەغداد باسی ئەوە کاکە حکوومەتێکی هاوبەشە و بە شەراکەت و بە تەوافقیشە با ئەگەر وەکو بە نمونەیەکی بۆ بهێننەوە وەکو دووبرا وەکو دووبرا کە لە خێزانێکە خەریکن بە یەکۆ ئەژین ئەم دووبرا قبوڵیان کردە کە بە یەکۆ بژین بەڵام هەتا ئێستا
ئەو شتێکە من ئەیبینم ئەگەر هەڵەیە ئێوە بڵێن تەنیا شتێک بۆ کورد بۆ عەرەب بوویەتی ئەو هەفتە لە سەدەی بودجەیە کە داوایە کات و هەموو ساڵەکەی داتەوە چه قازانجێکی تایە کە عەرەب درێژە بە ئەم زەرەرەی خۆیەدا هەموو ساڵەکە ببێ هەر درێژەی پێ بدە بۆ لە کۆڵی کورد نابێتەوە بڵێ بۆ خۆت حکوومەتێکدا بمەزرێنە کێشەکە ئالێرە لە خودی ئینسانە ئایا نیکۆلا میکاڤیل قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ مرۆڤ بوونەوەرێکی دڕندێ لە ڕاستیە ڕەنگە هەموو ئەو هێزانی کە داگیرکردن هەستێکی خودپەرستی دڕندانیان هەبێ بۆ چەسانەوە ئەنا ئەگەر هەر چەوسێنەرێک کە هۆشمەند بێ کە هەستی مرۆڤایەتی هەبێ بۆ خۆی ئاسوودە نابێت کە کەسێکی تر بچەوسێنێتەوە ئەنجام بگاتە سەر ئەوەی کە میلەتێک بچەوسێنێتەوە لەبەر ئەوە بەداخەوە من پێم وایە زاڵی لایەنی خودپەرستی زاڵی لایەنی دڕندایەتی لە بڕیاردەرەکانە وای کردووە کە برایەکی عەرەب برایەکی فارس برایەکی تورک برایەکی ئینگلیز کە حەزی لە چەسانەوەی ئینسانەکانی تر بێت ئێمە ڕاستە لە نەوەتیەک هەتاوەکو ئێستش پێمان خۆش بووە یان بارودۆخی وەکو ئەرزم کردی سیاسی ئابووری وهای پێویست بووە کەگەڵ ئێمە لەگەڵ برا عێراقیەکانمانە پێکەوە لە سنووری وڵاتێکا بژین و نازانین ئەوە چەندی تیژ درێژە کێشێ بەڵام بەمەرجێک کە ئێمە دەوڵەتێکی دیموکرات یاساتی سەروەر بێ و مافی تاکەکان پارێزراو بێ و مافی گەلی کورد پارێزراو بێ بەڵام بەداخەوە وەکو جەنابتانە بینن لە هەموو بەهێزبوونێکی ناوەند و دەسەڵاتدارانی بەغە کۆمەڵەیەکی یاسای نوێ بەسەر کوردستانە ئەسەسپێنن نازام جەنابتان ئەگەر بە ئاگا بوون حەنان فەتلاوی یەکێکە لە پەرلەمانتارە دیارەکانی دەوڵەتی یاسا زۆر شانازی بەوە کاکە دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ من بۆ خۆم بۆ 4 ساڵ نەمهێشت یاسای 140 جێبەجێ ببێت تۆ دەبێ ئەم ئینسانی کە تۆ بە خوشکی خۆت بە برای خۆت بە هاونیشتیمانی خۆت قبوڵت کردووە و اتفاقێکت لەگەڵ کردووە کە پێویستە ئەو ناوچانە کە ناوچەیەکی کوردی بەبێ هیچ مناقەشەیەک مێژوو جوگرافیا ئەیسەلمێنن ناوچەیەکی کوردین کە دەبێ بەبێ ئەوانە بگەڕێتەوە بەڵام ئێمە ڕازی بووین کە شێوەیەکی یاسایی بگرینە بەر بۆ گەڕانەوەی ناوچانە بۆ کوردستان پەرلەمانتارێکی حیزبی حکومڕان شانازی بۆ کە 4 ساڵە نەهێشتەوە یاسایە جێگیر بێ ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەمی شوک و ئەزم کردی هەموو شتەکان لە دنیای کات و شوێنی خۆی هەیە ئێمە لەگەڵ ڕۆیشتنی یەکەم دڵۆپە نەوت کە توانی سربەخۆیی تا ڕادەیەک ئابووریمان بۆ مسۆگەر بکە و توانی بەرژەوەندی خەڵکانی تر بە بەرژەوەندی کوردیەوە بەستێتەوە ئیتر ئەمە وەک چۆن سەرەتای بەهار دەرەکەوێت و بەرەو هەر شوێنێکە ڕۆی گوڵستانە بینی ئەو بارودۆخە وای کرد هەستی یا پێویستی بوون بە دەوڵەتی سربەخۆ دروست ببێ بەواتە تاوەکو نەڕۆشتنی نەوە تاوەکو نەبوون و تێکەڵاو نەبوونی بەرژەوەندی گەلی کورد بە گەلانی ترەوە ئەنجا ناوچەی دەرەکیەکان هێشتا بەهارمان نەهاتە بوو بەڵام کە کاتێک بەرژەوەندی ئابوووریەکانی ئێمە و بەرژەوەندی ئابوووریەکانی گەلانی تر کۆمپانیا زەبەلاحەکانی تر تێکەڵاو بوو ئیتر هەست ببوونی بەهارێکەکەی کە گوڵەکانن سەر دەردێنێ ئەو گوڵانش هەست و پێداویستی بوونی سربەخۆین بۆیە ئێستش پێمان خۆشە لەگەڵ برایانمان لە هەر 4 پارچەیە هەن پێنج پارچەی کوردستان دابنیشین بە حیوارێکی شارستانی وەک ئەوەی کە مرۆڤ ئەتوانێت لە مرۆڤ تێبگا یعنی ئێمە بۆی زمانمان هەیە هۆشمان هەیە بۆی لە یەکتری تێبگەین لە یەکتری تێبگەین و چۆن ساڵەهایەک پێکۆژیان وەکو جەنابەت وتە خوێنێکی زۆرمان ڕۆشت شەڕێکی زۆرمان کرد نەئێمە توانیمان عەرەب لە ناوبەرین نە عەرەب توانی ئێمە لە ناوبەرێن نە فارس توانی ئێمە لە ناوبەرێن نە ئێمە توانیمان فارس ناوبەرین نە تورک توانی ئێمە لە ناوبەرێن نە ئێمە توانیمان ترک لە ناوبەرین بەڵام خوێنێکی زۆر ڕژاوە بۆ هۆشمەندەکانی ئەم نەتەوانە نێڵن بڵێن ئەم خوێن ڕێژیە تاکەی ئێمە لە یەکتری بکوژین لە پێناوی چییە بۆ گەلی کوردیش و هەموو گەلانی دنیا فرسەتێکی نەدێنێ ئازاد بێ بزانین ئازادی و سربەخۆیی گەلی کورد ئەبێتە ماڵوێرانی بۆ گەلانی تریا ئەبێتە سوودمەندی بۆیان
ئەگەر هاتوو لەو زمانەمان تێگەیشتن ئێمە سوپاسیانەکەین و جارێکی تر وەکو گەلێکی دراوسێمان وەکو حکومەتێکی دراوسێمان هەڵسوکەوتمان لەگەڵ یانە هەڵسوکەوتێکی دۆستانە بێ ئەگەر هاتوو قبوڵینەکەن وەکو ئەرزم کردی ئەوە مافێکە کە سروشت بە ئێمە یاوە گەلێکین خاوەنی خاکی خۆمانین خاوەنی کللتوری خۆمانین خاوەنی زمانی خۆمانین خاوەنی مێژووی خۆمانین کەواتە مافێکی سروشتی خۆمانە کە خاوەنی دەوڵەتی خۆشمان بێت دەستخۆش بێ ئێمە بەنامەکەمان ئەیکەین بە دوو لەتەوە میوانی پێشووترمان ئەو هەفتەکەی تر وتی وەکو هەنارەکە شەقیەکەین لەگەڵ موسیقیەک و هەناسێک تازەکەن و دوای درێژەیەتێن بە باسەکەمان بینەرانی بەڕێز ناوبڕێک و بەشی موسیقا و هۆنەری بەرنامەکە و دوای وەگەڕێنە خزمەتەن.
سهیل عزیز بەرنامەی هەنار هەر جار و وەزاراوەی قسەکەی مخاطریە کە پیشینەیەک دریم لەسەر بەرنامەی لە پێشترێکمان کە و کەلهۆڕی و زاراوەی کوردی خوارین پێشکەشدان کردی من ئەوانەی کە ئەلان میوانە بەرنامەگەمانن و هاوڕێمان هەن لەگەر بەرنامەکە کاک ئەنایەت نامێق میوانە بەرنامەمانە کادرە پارتی دموکراتە کوردستان و باسەکەمانش لەسەر قەزیەی ئەستقلال و سەربەخۆیی کوردستانە. کاک ئەنایەت ئێمە بڕێک پرسیارمان لەسەر سەربەخۆیی هێنایە ئاراوە و بەڵام جاروبەر هەست دەکەیت ئەلبەت ئەمە شتێکە لە زۆربەی وڵاتەکانی بەشی ڕۆژهەڵات لە دنیا هەر وا هەیە بەڵام بۆ ئەگەر کە ئەبینی کەسایەتیەک ئیستا ئەگەر ئاماژە بکەن بە مام جەلال تاڵەبانی کە نامێنێت یعنی وەکو بوونی لە ئەوەی کە ئێوە ئەڵێن لە ساحەی سیاست یا لە گۆڕەپانی سیاست جوان هەستی پێەکەی ینی حەزب و کیانی سیاسی ئێمە ئیستا ئەگەر بە شێوەی ئیساش نیوچە حکوومەتێکە بەڵام ئەوەندە زەقە کە تۆ ناتوانانی کارەکانت وەکو شێوەی پێشتر بەڕێوە بەریت و نەیتوانیوە ئەو کەسانەکەی تر کە لە دەوروبەری بوون ناتوانن ئەو شوێنە پڕ بکەنەوە. ڕاستی پێم وایە دوور هۆکار هەیە هۆکاریان ئەو سەرکردانەی ئێمە زۆربەی سەرکردەکانی کە بنیاتی شۆڕشەنێن ینی کەسایەتی کاریزمان کەسایەتی کاریزمی لە ڕووی فکری و لە ڕووی سەربازیشەوە چونکە زۆربەی جوڵانەوەکانی شەرق بڵێن ڕۆژهەڵات بەگشتی جوڵانەوەی سەربازی بووە لەبەر ئەوە کەسی سەرکردە کەسێکی بە پلان بووە وەک چۆن کەسێکی زۆر بە فکر بووە لە دنیای هۆش و بیرە کەسێکی بە پلانش بووە لە دنیای سەربازیە لەبەرەوە بووەتە کەسایەتیەکی کاریزمی سەربازی فکری کە دروستکردنی بەدیلی ڕەنگە زەحمەت بێت بەڵام ئەو زەحمەت بوونە ڕەنگە بەشێکی زۆری بگەڕێتەوە بۆ بیری ئەو تاکە کەسە کە بیری لەوە نەکرد بێتەوە قوتابیەکی خۆی بۆ شێوەیە پەروەردە بکا کە بتوانێت جێگرەوەی خۆی بێت بۆ نەیانتوانیەوە دیارە دەبێت لە کەسایەتە سەرکردەکان لە کاریزمیەکانمان بپرسین بۆچی نەیانتوانیەوە یا بۆچی وایان نەکردووە کە جەنابی مام جەلال لە دوای خۆی دەمام جەلالی تر بەجێ بهێڵێت. من ناڵم لە سەرکردایەتی یەکێتیە خەڵکی باش و بەتوانان نییە بەڵام ڕاستی کەسایەتێکی تری وەکو مام جەلالیان تیانە بەداخەوە کە ئەوە ڕەنگە زەرەر بێ بۆ قەزیەی کوردی لەبەرەوە دەبێت ئەوە لە جەنابی مام جەلال و هەموو جەنابەکانی تریش بپرسین بۆچی وایان نەکردووە لە ژیانی خۆیانە کە کۆمەڵەی قوتابیان هەبێ هەندێک جارەکری قوتابی لە مامۆستاکەشی سەرکەوتوتر بێ بەڵام بۆ ئەمان وایان نەکردووە بەداخەوە ئەوش تایبەتی نییە بە تەنیا بەیەکێتی وەکو جەنابەتوتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ڕادەیەک ئەوە خەریکە بۆتە کللتورێک ینی کە سەرکردەی یەکەم لە ناوەچەی تر کەسێکی تر بە ئاسانی ناتوانێت جێگەی بگرێتەوە کە خۆزگاوان نەبووانە ینی لە ڕاستیە من دەوری و کەسایەتیم نەبینیەوە تاوەکو بزانام بۆچی وە حەقەوە لەوان بپرسێ و حەقە ئەوانیش شوێنگرەوەی خۆیان پەروەردە بکەن و بتوان بەجێ بێڵن بۆ دوای خۆیان. باش ئەگەر هەر باسی مام جەلالمان کردووە کەسایەتەکانی تری سەرکردەی کورد بەگشتی ئیستا نەتەنیا باشوور بەگشتی ئیسا باسی کورد باسێکی ڕۆژەوەەوە باسێکە لە دنیا یەکێک لەو باسە گرنگانەیە کە خەریکە کردی هەم بە تایبەتی لەسەر ئەوەی کە جغرافیاکەی شوێنێکی گرنگە و هەم ئەوانەی کە کردوویەتی ئیسا وای لێ هاتووە کە مەسەڵەن لە هەموو شوێنەکە لەسەر باسە سیاسیەکانن لەسەر ئەو تەوەرە گرنگانەیە کە لەسەرەوە ئەیبینین ئایا ئیستا هەم ئەو کارانەی کە مام جەلال کردوێتی هەم ئەوانەی کە کاک مەسعود کردوێتی و ئەوانەی کە کەسایەتەکانی تری هەر چوار پارچەی کوردستان خەریکن ئەیکەن و هەوڵی بۆ ئەدەن وای کردووە کە ئیمڕۆ کورد وەکو نەوەکو حەزب وەکو نەتەوەیەک و وەکو بنەمای وڵاتێکی داهاتوو سەیری لێ بکەن؟ بەڵێ ڕاستیە
خەباتی گەلی کورد خەباتێکی زۆر درێژخایەنە، یعنی ئەگەر سەیرێکی مێژووی جیهان بکەین هیچ وڵاتێک نییە لە دنیا هیچ میلەتێک نییە بەقەدەر کورد بەردەوام لە خەبات بوو بێ. ئێمە ئەتوانی ئەگەر لیان پرسین مێژووی خەباتی گەلی کورد چەند ساڵە زۆر بە ئاسانی بڵێن لە مانگەیە ئەکاتە 500 ساڵ لە خەباتی دانەبڕاوی بێوچانی بەردەوام. لەبەرەوە هیچ گەلێک نییە 500 ساڵ لە پێناوی سەر بەخۆی و ئازادی خۆیان تێکۆشا بێ. بە درێژایی ئەو 500 ساڵەی خۆمان بە ڕاست و هەڵەکانمانەوە بە سەرکەوتن و شکستەکانمانەوە توانیمانە لە پێناوی ئازادیمانە خەبات بکەین. بەڵام ئەوەی کە توانی لێرە قسەی هیچێک لە لێنین بیرەکەوێتەوە کە ئەڵێ ڕەنگە سەدەها ساڵ لە تەمەنی میلەتێک تێپەڕێ بە هیچ گۆڕانکاریەک، بەڵام تەنیا ڕۆژێک لە ژیانی ئەو میلەتە لە مناڵدانی ئەو ڕۆژای گۆڕانکاری سەدەها ساڵی تیا هەبێ. لە ڕاستیە ئێمە ئەو 500 ساڵەی خەباتمان کردووە تێکۆشاوین کەم و کورتیمان نەبوو بە هەموو هێزێکەوە بە هەموو توانایەکەوە خەباتمان کردووە، بەڵام هیچی بەرامبەر ئەو تاکە ڕۆژانە نەبوو کە توانرا بەرژەوەندی ئێمە لەگەڵ بەرژەوەندی دنیا تێکەڵاو بێ لە ڕووی وزەییەوە. بەواتە ئەوەی کە وەکو عەرزم کردی بەهاری ئێمە هێنا گۆڵستانەکەی خۆقان تێکەڵاوبوونی بەرژەوەندی وزەییمان بوو و بوونی ئەو وزە زۆر فراوان و بێکۆتایی کە لە تەنیا لە باشوورە دۆزراوەتەوە ئەنجا دەبێت لە ڕۆژڵات و باکوور و ئەوانەی ترا چیمان هەبێ. لەبەرەوە دنیا لەوە تێگەیشت کە ئەکرێ ئەم میلەتە میلەتێکی سەربەخۆ بێ و بەرگریشی لێ بکە و بەرژەوەندیەکانی لەگەڵ گەلە دوژمنەکانی ناکەوێتە مەترسی، چونکە ئەو بەرژەوەندی لەلای ئەوان هەیە لێرەش هەیە و ئەو هەنگاوەی دروستکردنی بەرژەوەندیە بەقەدەر 500 ساڵەکە بەرەو پێشی بێت. کاک عنایەت من بە ناچار پێویستەکە بڕێ لە پرسیارەکانم خۆم بیسڕمەوە باسی نەکەم تازە چون کاتەکەمان خەریکە بەرەو کۆتاییەکێ بەداخەوە باسەکە گەرم و گۆڕ بوو ئەوەیش تاوانبارن لەوەی کە من کاتی زۆرم دا پێتان. بەڵام ئەمە پێویستە باسی بکەین لەسەری ئاماژەتان بە ئەمریکا کرد. لە زۆر شوێنە ئەیبینین هەڵوێستەکانی لە بەرامبەر کورد کە جاروبار بە تاکی کورد وا ڕائگەیەندرێ یان واتی ئەگات تاکی کورد کە کورد ئەمریکا لەگەڵ کورد نییە یان لەگەڵ باشووری کوردستان نییە و لەگەڵ ئەو بڕیارانەیە کە خەریکە بیدات هاوڕێیەتی ناکە. لەلایەکەوە ئەبینی ئەو کەشتی نەوتەکە خەریکە چی بەرەو سنوورەکان یا بەرەو قەراخی ئەمریکا لەلایەکی ترەوە خەریکە دژایەتێکە لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە وەهەڕەشەیشیان لێەکە. لەم لای تریشەوە بینینەوە کۆشکی سپی خەریکە داوای دەنگدانەکە بۆ ئەوەی کە خەڵک پشتگیری بکەن لە سەربەخۆی کوردستان. ئەم دووشتە ئایا دووفاقیتیان نییە؟ کۆمەڵێکشت زۆر چەسپاوە نابێ ئێمە خۆمانی هیچ لێوێ بکەین. ئەمریکا برای ئێمە نییە، عاشقێنیشمان لەگەڵا ناکات. ئەمریکا بەرژەوەندی خۆی لە دنیا بەڕێوە ئەبات و لەسەر پێم وایە لەسەر بنچینەی بەشێکی زۆری نەزەریاتی سپایکمان و ساموئێل هێنتیکتن و فۆکۆیاما و ینی ئەوانە مێشکیان هەیە مێشکەکان پلانیان بۆ دائەنێ و پلانەکان لە پێناوی بەرژەوەندی ئەمریکا جێبەجێیەکەن. لەبەرەوە ئێمە نابێت بۆ لۆجیکە بیر بکەینەوە کەواتە ئەمریکا ئێمەی خۆشە ئێمە عاشقی ئەمریکاین و ئەمریکاش عاشقی ئێمە و ئیتر ئەمریکا پشتیوانیمان لێکە. ئەمریکا ئەگەر بەرژەوەندی خۆی ببینێ لەگەڵ گەلی کووردا بەڵێ پشتیوانی لەیەکە، ئەگەر بەرژەوەندی خۆی بکرێتە مەترسیەوە لەگەڵ کۆلی کووردا، ئەگەر هەموو گەلی کورد لەناو ببرێ ئەمریکا وەکو هەڵەبجە و وەکو ئەنفال و وەکوی چاوی لێ نوقێنێ. وەکو ئەرزم کردی ئەمریکا هاتە عێراق تووشی فەشەل بوو، لە عێراقا مەساریفێکی زۆری سەربازی و ئابووری کرد، بەڵام عێراق لەسەر سینێکی زێر تەسلیم بە ئێران کرا، هەست بە زەرێکی گەورەکە ئەگەر بەشێک لە بەرژەوەندیەکانی بۆ بگەڕێتەوە بۆی کە بتوانێت لە کوردستانە دۆستێکی هەبێ لەوەی بتوانێت ئابووریکی باشی کوردستان سوود لێ ببینێ کە ئەوە دەبێت سوودی دوولایەنە ئێمە سوودی لێ ببینین ئەوش سوودی لێ ببێنێ ئەو کاتە پشتیوانی گەلی کوورد دەبێ. ئەگەر بێت و پێی وا بێ نەخێر بەرژەوەندیەکانی لەگەڵ ئەوەیە کە مەرکەز بەهێز بێ و هەموو بەرژەوەندیەکانی پارێزرا و زیاتریشی دەست دەکەوێت و زیاتریش قازانجەکە هیچ هاوکێشەیەکی قورسی ڕاضیاتی نییە. ئەو کاتە بەگەلی کوردەڵێت نەخێر دەبێت کۆیلەی مەرکەزیش بن
لەگەڵ یا بژین بۆیە ئێمە گرنگە لەگەڵ ئەمریکا بەرژەوەندی هاوبەش و دۆزینەوە وەکو پێم وایە سەرکردایەتی کورد بە تایبەتی جەنابی کاک مەسعود و جەنابی کاک نێچیر زۆر باشتوانیویانە ئەو هێڵە بەرژەوەندیانە بدۆزنەوە لە نێوان ئێمە تورکیا ئەوروپا ئەمریکا و زۆر باش ئیشی لەسەر بکەن و پێم وایە بەرژەوەندێکی باش پێکۆی گرێداوین کە هەمویان بەرگریمان لەکەن بەڵام بەرگری ناکاتە ئەوەی ئێمە بە تەمای ئەوە بین بەیانی پەلامار درێن جوندێکی ئەمریکی لە ئەمریکاوە بنێرن و لابڕۆ بەرگری لە کوردستان بکە ئێمە خۆمان یەکەم هەنگاو خۆمانین و دوا بڕیار خۆمانین و ئەوان کارکەری یاری دەدەرەن کاگەنایەت من وەکو دوایین پرسیارم لە عینی ئەوەی کە ئیستا زۆربەی حزبەکان ئەو حزبانەی کە لە هەر چوار پارچەی کوردستان خەریکی چالاکین بڕێکیانمان بینی کە لەگەڵ هەڵوێستەکانی هەرێمی کوردستاندا نەبوون بەڵام ئێوە ئەگەر نازانم تا چه ڕادەیەکەوە بەدۆدەچوونتان کرد بێت بۆ بۆچوون و پشتگیری یان پشتگیری نەکردنی حزبە ڕۆژهەڵاتەکانی کوردستان من هەر ئەوەیە ئەتوانم لە خزمەتان عرض بکەم لە دوو ڕاگەیاندنی فەرمی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و لە نووسینەکان لە چاپەمەنیەکان و هەمیش لە تەلەڤیزیۆنا زۆر شوێنە باسی ئەوەی کردو پشتگیری خۆی کردو ئێوە هەڵوێستی ئەو حزبانە چۆن نەبینن ئێمە سەری ڕێز بۆ یەکەیەکی حزبەکانی ڕۆژهەڵات دانەوێنین لە ڕاستیە نەئەبوایە بازێکی زۆر گەورەیان بە خۆیاندا لە پێناوی پاراستنی باشووری کوردستانە کە ئەوە بوو زۆربەی چالاکی سیاسیەکانی خۆیان چالاکی سەربازیەکانی خۆیانیان هەر لە سەرەتای نەوەتیەک بە دواوە خەواند بۆ ئەوەی ئێمە پارێزراو بین ئەوە فیداکاریەکی زۆر گەورەیە لەوانەوە بەداخەوە وایە چالەکیەکانی خۆیان لە بواری ئابووری لە بواری ڕاهێنانی فیکری ڕاهێنانی سەربازی بەوە تا بەردەوامی خۆیان لە ناو خۆیانە درێژەیان پێ بدایە بۆ ئەوی تووشی ئەو قەیراناتی ئینشقاقان نەبووە بەڵام زۆر بێشتینە ینی برایانمان لە ڕۆژهەڵات بە خەڵکو و بە حزبەکانیشەوە هەڵقوڵاوی هەمان ئەو ئازارانەی ئێمە ینی لە ئێمە جیانین لەبەرەوە لە نزیکەوە بە ئاگا هەین لە هەڵوێستی زۆر لە تاکەکان زۆر لە حزبەکان و زۆریش گلەیی لەوانە ناکەین کە ئەگەر لە ژێر کاریگەری پلانێکی دەرەکیان نەبێت دژ بەم هەنگاوە پیرۆزەی گەلی کورد و سەرۆک بارزانی بوەستێ ینی ئەگەر لە ژێر سای پلانێکی دەرەکیا بێ ئەوە جیاوازە بەڵام ئەگەر قەناعەتێکی فکری وا بێ کە کاتەکەی ئەوە نییە کە ڕەنگە تووشی مەشاکل بین ڕێز یەگرین بەڵام لە ناخۆ بە گەرمی سوپاسی ئەو حزبە زۆر ئازیز و تێکۆشەر و پڕەفیداکاریانەکەین کە ئەمڕۆ پۆڵە ئاسا بەرامبەر دژمنەکانمانەوەستن و لە ڕیزی بەرگریکردنن لە بنیانانی دەوڵەتێکی سەربەخۆ کە پێم وایە ئەوە خەونی بچووکترین مناڵی کورد تا گەورەترین مناڵی کووردە جگە لە کۆمەڵە خەڵکێکی ڕەنگە دامە و سەر لێ شێوە و کە لە ژێر بارودۆخی باوەڕبوون بە ئایدیالۆژیی تر وازیان لە قەزەی کوردی و نیشتیمان هێنان دەستخۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم کە لە ئەم بەرنامەمانە بەشداریتان کرد و بڕێک بابەت و باس کە پێویستە بوو ڕوو بە ڕۆژهەڵاتی کوردستان باسی بکەین ئێوەش شیکاری خۆتانتان کرد و ڕوونتان کردەوە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نازانم ئەگەر کاتێک هەبێ لە حەدی دوا قسەیەکتان هەبێ بۆ ڕوو بە خەڵکی کوردستان لە حەدی 1 دقیقە جارێکی تر سوپاس و پێزانینم بۆ جەنابەت کاکەم بۆ ئەو سەربازەوەنە تێکۆشەرانەی پشت کامێرە و بۆ یەکەیەکەی هاوڕێ هەواڵانی تێکۆشەرمان لە کۆمەڵە و هەموو هێزە تێکۆشەر و شۆڕژێڕەکانی کورد و کوردستان لە هەر شوێنێکی دنیا هەن خۆشەویستی و ڕێزی زۆرم دیسانەوە بۆ یەکەیەکەی دانیشتوانی ڕۆژهەڵات مژدەی ئازادیان ئێمە گەلێکی نامرین کۆتاییمان نایە سەربەخۆوە بین تەنیا یەکگرتن هۆشمەندیمان پێویستە سوپاس و پێزانینم جارێکی تریش بۆ بە جەنابتان دەستخۆشمان دوونەتی زۆر سوپاس
خب بینەری عزیز من یەکەم وەختە فرەتەر اختصاصای باسە مەمنونم لە لیدان کە تەحملی بەرنامە کردین و لەگەردمان بین تا کۆتایی بەرنامەکە هەفتەی بانانی هەس و هاوڕیمان بین ئەڕا هەفتەیە کە هاڕیە و وەگەردە بەرنامەیەتر لە بەرنامەی لە هەنار بنیشنە خۆش و ماڵدان ئاوا بوو